لە کۆتا هەفتەیادی 46مین ساڵیادی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامادەبوونی لێپرساوی کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش کە سوکاری شەهیدانی یەکێتی ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش پەردا لەسەر وێنەی سەرۆک مامجەلال لادرا. دواتر وێنەی شەهیدانی یەکێتی لە هۆڵی کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش نمایشکرا و 46 مۆمیان داگیرساند. ئێمە شوکو کۆمیتە لەسەر هەمان نەهج و هەمان بەرنامەی هاوسەرۆکان و کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڕۆین کە بە بەردەوامی لەناو سوکاری شەهیدان بین، لەناو خانەوادەی شەهیدان بین، لە ئێش و مەعانات و خەمەکانی کە سوکاری شەهیدان کەم بکەینەوە. ڕاستە نەک بە هاوکاریەک، نەک بە پارچەزەویەک، نەک بە یەک شتێکیش. کە سوکاری سەربەرزی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەربەرزن بە شەهیدبوونیان دەڵێن شانازی بە شەهیدبوونی کە سوکارمان دەکەین کە لە پێناو خاک و نیشتیمان خوێنی خۆیان بەخشیوە. وەکو بنەماڵی شەهیدان شەهید نەزار جەلیل مەجتاغا لەسەر ڕێبازەکەی بەردەوامین و تا دلوب پێ خوێن مامابی لەسەر ڕێبازەکەی مامجەلالین تا خۆمان بە شەهیدکردن ئەدەین لەسەر پێناو خاکی کوردستان لەسەر ڕێبازی مامجەلال بەڵێ هەر بەردەوام ئەبین. من وەک کوڕە شەهیدێک باوکم لە پێناو خاک و نیشتیمانی کوردستان شەهید بووە. شانازی بە باوکمەوە دەکەم. من وەکە سوکارێکی شەهید بەلێن بە سەرۆک مامجەلال دەدەم کە بەردەوامی ڕێبازەکەی مامجەلال دەگرین. لە کۆتا هەفتەیادی 46مین ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش چەند ساڵاکیەک بەم بۆنەوەیەوە بەڕێوە چوو. دواتر لە پیرساوی کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەشیش ئەرک و ڕێنمایی نوێ بۆردی ڕێخستن بۆ هەواڵانی ڕوون کردەوە. هەواڵانی بەشداربووی کۆبوونەوەکە سەرنج و پێشنیارەکانیان خستە ڕوو. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.